ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناڕۆ تۆفیقم داڵخێمشەوی بەرنامەی پانۆرامە پێتانگەشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر هەوڵەکانی یەکێتی بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد. هەمومان نەزانین ماوەی چەند ڕۆژێکە وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی باوڵ تاڵەبانی هاوسەر و کێشێتی نیشتیمانی کوردستان و وەفدی یاوەری لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی لە بەغدا کۆمەڵێک دیدار و چاوپێکەوتنی گرنگ لەگەڵ هەرچە سەرۆکایەتیەکەی عێراق لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق لەگەڵ ژمارەیەک لە کونسڵ و بەرپرسانی باڵای وڵاتان لە بەغدا چاوپێکەوتنیان کردووە. ئامانجی سەردانەکەش چارەسەرکردنی و کێشانەیە کە لە نێوان هەولێر و لە نێوان بەغدادا هەیە لە ماوەکانی ڕابردووە لە ئێستاشدا. ڕۆڵی یەکێتی لە ئێستادا چۆنە بۆ چارەسەرکردنی کێشەکان؟ پەیوەندیەکانی یەکێتی لە ئاستی باڵا لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق ڕۆڵی دەبێت لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا. یەکێتی لە میحوەرە ئەساسیەکان و گفتوگۆکان لەگەڵ لایەنە سیاسیەکان لە بەغدا تا چەند ئەم لایەنە سیاسیانە لەگەڵ یەکێتی هاوڕان بۆ چارەسەرکردنی و کێشانەی کە لە ڕابردوو لە ئێستاشدا و لە داهاتووش دێتە پێشەوە بۆ چارەسەرکردنی لە نێوان هەرێمی کوردستان و لە بەغدا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرانە بە میوانداری زۆر بەڕێز کاک ڕێبوارتان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە شاری بەغدا و لەگەڵمانە. کاک ڕێبوارم کاتت باش، سوپاس دەکەین کە بەشداری لە بەرنامەی پانۆراما. سەرەتا مەوێ پرسم ئەنجامی گفتوگۆ و سەردانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەفدی یەکێتی بە سەرۆکایەتی هاوسەرۆک باوڵ تاڵەبانی بۆ بەغدا چۆن هەڵەسەنگێنن و جەنابیشتان بەشدار بوون لەو چاوپێکەوتانەیە؟ ئیسیجابەی لایەنی بەرامبەر چۆنە؟ فەرموو. سەرەتا سوپاس بۆ کورسات نیوز بۆ ئەم بابەتە گرنگا و بۆ ئەم دەرفەتەش بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە. ڕوون و ئاشکرایە وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز هاوسەرۆکی یەکێتی باوڵ تاڵەبانی و برادرانی کارژێر و مەکتەب سیاسی و سەرکردایەتی لە بەغدان ماوەی چەند ڕۆژێکە و ئامانج لە بۆ ئەو هاتنەش بۆ بەغدا دیارە یەکێتی حزبێکی چۆنەڵێت دیاریە کراوە لە ساحەی سیاسی عێراقی کوردستانی و شۆنی کاریگەری خۆی هەبووە لە ڕابردوو و لە ئێستا و لە داهاتووش بە تایبەتی کە عێراق بەرەو مەرحەلەیەکی تر ئەچین ئەویش کە انتخاباتی پێشوەختە و گلەی و گازندەیەکی زۆریش هەیە لە شەقام و هەندێک ئەحداسی بەپەلە لە ساحەکە ڕوویداوە. بۆیە یەکێتی گرنگە تەواجودی لە ئێستادا لە بەغدا و لە هەمان کاتشە چاوپێکەوتنەکانی لەگەڵ سەرجەم ئەو لایەنە سیاسی شیعی سونی و بینین و پێشوازیکردن لە باڵێزە بەڕێزەکان لە بەغدا کە لەلایەن بەڕێز هاوسەرۆک و ئەندامانی وەفدەوە پێشوازیان لێکراوە. ئەمە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کە لە هەمان کاتە بۆ لای ئێمە گرنگە کە یەکێتی پەیامی خۆی بگەێنێت بۆ دۆخی ئێستای عێراق و پەیامی خۆی بگەێنێت بۆ هەڵبژاردننی پێشوەخت و بۆ داهاتوو و هەروەها لە ئێستادا یەکێتی چۆن بڕوانێتە دۆخی ئێستای عێراق و چۆنی لەگەڵ شەریکەکانی کەوا پێکەوە عێراقیان بنیاد ناوە و شەراکەتیان کردوون پێشووتر کە لە سەردەمی جەنابی مام جەلالەوە زار ڕەحمەتی لێبێت کە یەکێتی بەردەوامی و ئیدامە بۆ پەیوەندیانە بێت. یعنی بەشێکی گرنگی بوونی یەکێتی کە زەرورە بۆ ساحەکە و وڵاتانی ئەقلیمی و باڵوێزە بەڕێزەکانی وڵاتانی دووەلی لە عێراق بە گرنگیان زانی و هاتنی وەفدی ئێستا یەکێتی بۆ بەغدا لەم کاتێ و ساتەی کە ئێستادا عێراق تێدایەتی یان بەغدا تێدایەتی. ئەمانە کۆمەڵێک پرسی گرنگن و لە هەمان کات شایەکێتی دەیەوێت وەکو ئاماژەم پێکرد ئیدامە بە پەیوەندیەکانی بنێت لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان شەریکەکانمان لە عملی سیاسی و ئەو لایەنانەی ترکە یەکێتی دەیەوێت پێکەوە هەنگاوی جدی بنێن بۆ تەواوکەری بنیادکردنی عێراقی نوێ و بۆ داهاتوو یەکێتی دەیەوێت بوونی تەواوی لە بەغدا هەبێ و لەو ڕێیەوە خزمەت بە گەلی کوردستان کات بە تایبەت و هەموو دانوشتوانی تری عێراقش لە ناوچەکانی تر. ئەمە خاڵێکیان خاڵێک تر هەمومان دەزانین کۆمەڵێک کێشە و گرفتی زۆر هەیە لە نێوان کوردستان و بەغدا و خۆشبەختانە یەکێتی یەکێک لە بابەتە گرنگەکانی کە لەم کۆبنەوانە کە هەمیشە
قسەی تێدا کرا ئەو کێشانە بۆ کەرماوەی چەند ساڵێکە لە نێوان هەرێم و کوردستان بوونی هەیە بیر و تێڕوانینی یەکێتی گوێبیستی بوون و ڕەئی یەکێتیان وەرگرت سەبارەت بە چارەسەرکردنی ئەو کێشانە کە یەکێتی بەجددی لەگەڵ چارەسەرکردنی ئەو کێشانەیە و لەسەر و هەمووشیەوە مەسەلەی بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشە کاک ڕێبوارانی، باست لە ڕۆڵ و پێگە و قورسایی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد لە عێراق لە هەرێمی کوردستان و هەروەها لە میحوەر و لە هەرێمایەتی و لە جیهانیشدا. بەڕاستی منەمەوێ ینی ئێستا لەسەر ئەوە بۆسین، ینی ئەم سەردانەی وەفدی باڵای یەکێتی بە سەرۆکایەتی هاوسەرۆک بەڕێز باڤڵ تاڵەبانی ینی بۆ بەغدا یەشێک لە خاڵە گرنگەکانی بینینی ینی وڵاتانی زلهێزە، یعنی ئەوانی کە لە بەغدا سەرجەمیان قونسوڵخانە و سەفارەتیان هەیە لێوێ. تێڕوانینی ئەوان بۆ ینی یەکێتی و قورسایی یەکێتی و ئەو ڕۆڵە میحوەری کە یەکێتی ژێڕە لە چارەسەرکردنی کێشەکان چۆنە، ئەوان هەڵوێستی یەکێتی بە هەند وەردەگرن و تێڕوانینەکانی یەکێتی چۆنە بین بەڕاستی بۆمانە. ئەم بۆ نمونە ئەمڕۆ لەسەر ئەو پرسیاری جەنابێت وەفدی باڵای یەکێتی نیۆڕۆی ئەمڕۆکە پێشوازی لە بەڕێز سەفیری ئێرانی کرد لە بەغدا و هەر ئەمڕۆک ئێوارەکەی کاژمێر 5.5 و لەگەڵ باڵوێزی ئەمریکا لە عێراق سەفیری ئەمریکی لە عێراق کۆبوونەوە کرا لەلایەن وەفدی باڵای یەکێتی و بەڕێز سەفیری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەغدا. واتە لە یەک ڕۆژێکە وەفدی باڵای یەکێتی دوو سەفیری دوو وڵاتی زلهێزی چاوپێکەوتن و کۆبوونەوەی لەگەڵا ئەنجامداوە. بۆیە بوونی یەکێتی بۆ هەموو لایەک ڕوون و ئاشکرایە و بۆ وڵاتەکانی کەەوە ئاماژەم پێی کرد ڕوونە کە یەکێتی ڕۆڵی چییە، چی لە ڕابردووەکو ئاماژەم پێی کرد و چی لە ئێستاوە بۆ داهاتوش. بۆیە ڕۆڵی یەکێتی بەرز ئەنرخێنرێت لەلایەن ئەو بەڕێزانەیە کە باسم کرد و لە هەروەها هەر ئەمڕۆ کە باڵوێزی رووسی بەڕێز باڵۆزی رووسیا بەڕێز باڵۆزی چین و فەڕەنسی هەموو ئەو باڵۆزە بەڕێزانە وەفدی باڵای یەکێتی کۆبوونەوەی لەگەڵ ئەنجامداون جگەل لە هەموو لایەنە سیاسی عێراقیەکان کە بەلای یەکێتیەوە بەبێ فەرق و جیاوازی، چونکۆکو ئاماژەم پێی کرد ئامانج لەم سەردانی ئەوەیە کە یەکێتی پەیوەندیەکانی ئیدامە بکە لەگەڵ هەموو لایەنەکان بۆ پەیامی فەرمی خۆی بگەێنێ بۆ هەموو لایەنەکان بۆ دۆخی ئێستای عێراق و بۆ ئەو پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا و هەروەها دۆخی خراپی ناوچە کێشە لەسەرەکان کە یەکێک بۆ لە مەلەفە گرنگەکان کە وەفدی باڵای یەکێتی قسەی تێدا کردووە لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق و لەگەڵ سەرجەم سەرۆکی ئەحزاب و کوتەلی سیاسی لە عێراقا و لەگەڵ باڵێزە بەڕێزەکان شایە ئەم مەلەفە باسکراوە کە بەلامانەوە گرنگە ئەم دۆخەی ئێستای کەرکووک و خانەقین و شنگال و ناوچە کێشە لەسەرەکان کە لە دۆخێکی زۆر دژواردایە لە ڕووی ئەمنی و لە ڕووی خزمەتگوزاریەوە کە بە حەقیقەت ئێمە بە ئامانەتەوە وەزعی ئەو منتیقانەمان گواستەوە بۆ هەموو ئەم بەڕێزانە و داوای چارەسەرشمان کردووە بۆ کێشەکان بە خاڵی یەکەم لە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق داوای چارەسەری ئەو کێشانەمان کردووە کە بەڵێنی داوە متابعی ئەو مەلەفانە بکەوە چارەسەری بۆ بدۆزێتەوە. باشە کاک ڕێبوارەوە جەنابەت خۆت ئاماژەت بە مەلەفی ناوچە کێشە لەسەرەکاننا کە من وسم بیکەمە پرسیارێک، بەڵام ئەوە وەڵامەکەیمان وەرگرت، ینی بینەرانیش و خەڵکی ناوچە کێشە لەسەرەکانیش وەڵامی ئەمەیان وەرگرت کە ڕۆڵی یەکێتی چیە لە چارەسەرکردنی کێشەی ناوچە جێناکۆکان و مادی 140. بەڵام ینی پرسیاریشکی جەوهری کە لێرەیە ئێستا ئەمەوێت لە جەنابتی بکەم و لە کۆبوونەوەکانە بەشداری و یەکێتی و هاوسەرۆکی یەکێتی و کارژێر و ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی کە بەشدارن لەم کۆبوونەوەانە ڕۆڵی یەکێتی بە دیاریکراوی لەم دەستێوەردانانەی هەرێمایەتی بە تایبەتی ئەمەی کێسە تووشایی بینین لە ناوچە سنووریەکان لە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕوەدا ئەبینین هەم عێراق بێدەنگە هەم وڵاتانی دۆست و هاوپەیمان هەم ئەمریکا هەم زۆرێک لە کونسڵی وڵاتان لە بەغدا بێدەنگن. یەکێتی ئەم پەیامی گەیاندوتە ئەوان ئەگەر گەیاندوێتی وەڵامی چییە و چی وەرگرتووە ناڕزایەکانی یەکێتی بە هەند وەرگیراوە لەسەر ئەمە یەکێتی دەتوانێت چه ڕۆڵ و محورێک بگێڕێت لەمە بەڕاستی. کاک هاوڕێ ڕوون و ئاشکرایە یەکێتی حیزبێکی نەتەوەییە و حیزبێکی کوردستانیە و
خەبات و مێژووی یەکێتی بۆ هەموو لایەک ڕوونە کە یەکێتی بۆچی خەباتی کردو و لە پێناو چیش دروست بووە. بۆیە ئەم بابەتە بابەتێکی گرنگە و هەموو یەکێتیەکان بە دۆخی ئێستای هەرێمی کوردستان و ئەو خروقات و تەدەخولاتی کە ڕوو ئەدا لەسەر خاکی هەرێمی کوردستان هەمووان پێوێت تااقەتی بەڕاستی و لە هەمان کاتشایە نیگەرانی خۆمان بە هەموو لایەنانی کەوا پێویستە قسەیان لەگەڵا بکرێت گەیەندراوە بە حەقیقەت لەلایەن وەفدی باڵایەکێتی. بۆیە ئەمە یەکێکە لەو مەلەفانەی کە دڵنیابن هەموو بینەرانی کورسات نیوزی دڵنیابن کە یەکێتی قەلەقە لەو دۆخەیە و نیگەرانی خۆشی پیشانداوە کە ئەوەی کە ئەمڕۆکە ڕوو ئەدات لە خەرقی سنووری هەرێمی کوردستان و لەو دەستێوەردانە کە ڕۆژانە ئەیبیستین و ئەو هێرشانی کە ئەکرێت بەسەر هاوڵاتیانی بێتاوانی ئەو منتیقانە یەکێتی قسەی جدی خۆی هەبووە لەسەر ئەم بابەتەش و ئەوەی کە پێویست بووە لەسەری قسە کراوە و ئەو لایەنی کەوا پەیوەندیدارە یان پێویستە کە ئەم بابەتی پێبگا پێی گەیشتووە. چکە مەترسی ئەم دۆخە زۆر قورسە و یەکێتی ژەمیشەوەکو جەناوە دەڵی ینی زۆر ڕۆڵی هەبووە لە چارەسەرکردنی ئەو کێشانی کە هاتوونەتە پێشەوە. ئەوەی کە مەترسی جدیە ینی لە مەسەلەکەدا بە تایبەتی ینی ئەو پەرسەندانی کە هەبوو ینی پێکدادانی نێوان پێشمەرگا و پارتیکرەکارانی کوردستان و هێرش بۆ سەر کەمپی مەخمور ئەمانە ینی یەشێتی لەگەڵ باڵۆزی وڵاتان و بە تایبەتی لەگەڵ باڵۆزی تورکیا باسی نەکرد و چکە پێم وایە باڵۆزی تورکیا نەبینەوە دەیەشێتی ئەمەی کە ئەمڕۆکە باڵۆزی تورکیا نەبووە و ماوەیە کە باڵۆزی تورکیا لە عێراق نییە مەڕێزی کە باڵۆزی تورکیا بوو گەڕاوەتەوە بۆ تورکیا یەکێک لەوانەی لە باڵێزخانەکەن ئیشوکاری باڵێزی تورکیاکەن بۆیە وەفدی باڵایەکەتی چاوی بە باڵێزەکان دەکەوێت ئەوانەی کە بە فعلی سەفیرن لە وڵاتی عێراق. زۆر باشە. ینی پرسیارێکی کە بە تایبەتی پەیوەندی هەیە وەکو جەنابیشت پێشتر ئاماژەت پێدا ینی عێراق ئەم ساڵ هەڵبژاردن ئەنجامەداوە لە ئێستاشدا ینی مەلامحی هەندێک هاوپەیمانی دەرکەوتووە هەندێک لێک نزیکبوونەوە لە نێوان لایەنەکان دەرکەوتووە بە کورد و سونە و شیعە. ینی هەم لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانی ژە لایەنە شیعە و سونەکان دەرکەوتووە. یەکێتی مەبەستێتی لە چ لایەنێکە و نزیک بێەوە دەیەوێت ینی بەڕاستی بۆ هەڵبژاردننی داهاتوو هاوپەیمانی لەگەڵ چێ بکات لە دوای هەڵبژاردن ینی یەشێتی ئێستا ئەوەی کە دەیبینێ لە بەغدا لایەنە شیعەکان بە دیاریکراوی لە کامیانەوە زۆر نزیکە و ینی بیر و بۆچوونەکان ئاڵوگۆڕ کراو لەو بارەوە یەکێتی دەیەوێت لە ئێستادا تەنها لەلایەنە کوردیەکان نزیک بێتەوە لە حیزبە کوردستانیەکان نزیک بێتەوە و دەیەوێت هەموو حیزبە کوردستانیەکان بە یەکگرتووی بە یەکڕزی لە دوای ئەم هەڵبژاردنەی کە لەو کاتی بۆی دیاری کراوە ئەنجام بدرێت پێکەوە بچنە بەغدا بە یەکگرتووی بچنە بەغدا. پەیامی ئێستا یەکێتی ئەوە بووە کە لە کوردستانەوە بە یەکریزی بێن بۆ بەغدا بۆ لە دوای هەڵبژاردننی کەوا لە پێشوەختی پێوتری ئەنجام بدرێت و ئەم پەیامە لەلایەن بەڕێز باڵ تاالبانیەوە بە هەموو لایەنە سیاسیەکانی عێراق وتراوە لەم چاوپێکەوتنانی کە لەم دوو ڕۆژە کراوە کە یەکێتی لە ئێستادا کار بۆ دەکات هەموو حیزبە کوردستانیەکان پێکەوە بڕین کێشە و خلافمان لەگەڵ هیچ حزبێکی کوردی نییە دەمانەوێت بۆ بەغدا پێکەوە بڕین چونکو پێمان وایە بە یەکگرتووی دەتوانین ئامانجەکانمان بپێکین بە یەکگرتووی دەتوانین ژیان و خۆشگوزەرانی خەڵکی کوردستان باش بکەین بە یەکگرتووی دەتوانین ئەو کێشە و مەشاکلانی لە نێوان هەرێم و بەغدا هەیە چارەسەری بکەین. ئەمە تێڕوانینی تەواوی یەکێتی نیشتیمانی کوردستانە. لە دوای انتخابات ئەو کاتی چی لایەنێکی سیاسی لە غەیرە کورد شیعی بێت و یان سونی بێت ئەوانەی کە بڕوایان بە ئامانجەکانمان هەیە بڕوایان بە داواکاریەکانی میلەتی کورد هەیە و گەلی کوردستان هەیە ئێمە ئامادەین لەگەڵیان ناوڕین هاوپەیمانی بکەین بۆی حکوومەتێکی تر دروستکەین بەڵام ئێستا زووە قسە لەم بابەتە بکەین ئێمە لە ئێستا دامانەوێت هەموو کورد پێکەوە ئامادە بین بە یەکریزی وەکو ئاماژەشم پێی کرد کە ئەوە مەطلبی تەواوی یەکێتیە کە لە هەموو دانیشتەکانیش پەیامی یەکێتی لەم بارەیەوە بەلایەنەکانی عێراقی وتراوە کە یەکێتی کار بۆ چیەکات. زۆر باشە هەندێک جار ینی لە ڕابردوو دەوترا کە پێویستە ئێمە بۆ نمونە قورساییمان لە هەرێمی کوردستان بێ بەڵام ینی قەنەعەتەکە وایە و قسەی تەواوەتی ئەوەیە کە بەغدا زۆر جار ینی چەقی ململانەکان و چەقی یەکلایکردنەوەی کێشەکانن. یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا بەم قورساییەوە زۆر جار دەبینرێت ینی هاوسەرۆکان ئەم سەردانانە دەکەن بۆ بەغدا و
بینینی لایەنە سیاسیەکان بە گشت ڕەنگەکانەوە تا چەند قورسایی یەکێتی دەگەڕێنێتەوە بۆ بەغدا و قورسایی کوردیش دەگەڕێنێتەوە بۆ بەغدا کە ڕۆڵی لە چارەسەرکردنی و کێشە گەورانەدا هەبێت کە لە ڕابردوو هەبوو لە نێوان هەردوولا بەڕاستی کاگڕێوار. لەسەر ئەم پرسیاری جەنابەت هەموو ئەو لایەنانەی کە ئێمە بینیوان بە عێراقی و بە غەیرە عێراقی هەموو گلەی ئەویان کردووە کە پێویستە یەکێتی زیاتر لە بەغدا بێت و پێویستە سەرکردایەتی یەکێتی زیاتر بوونی لە بەغدا هەبێت. ئەم گلەیەمان لێکراوە، یعنی ئەمە حقیقەتێکە کە پێمان وتراوە. یعنیوانیش کەواتە دڵیان بە دووکەوتنەوەی یەکێتی کردووە لەسەر ساحی بەغدا. طبعا لە ماوەکانی ڕابردوو لە بیرمان نەچێت کە یەکێتی بە چەند مەرحەلەیەک تێپەڕی تاکو و مؤتەمەری کرد و لە دوای مؤتەمەریش مەسەلەی نەخۆشی کۆڕۆنا کە ڕوویدا کە ئەمانە هەندێک هۆکار بوونە و لە هەمان کاتشە بەڕێز لە هاوسەرۆکی یەکێتی لاهور تاڵەبانی زۆر جار هاتوێتە بەغدا. بەڵام ئەم دۆخەی کە ئێستاکە کە عێراق تێدایەتی بوونی یەکێتی زەرورە بە زوو بێت سەردانیەکانی ئەنجام بدات. ئەمە لەلایەک لایەکی دیکە کا کاوڕێ ئێمە بە تەواوەتی قەنەعاتمان هەیە کێشەکانمان دەبێت لە بەغداوە چارەسەر بکەین. هەرچی کێشەمان هەیە ئەو کێشانی کە لە حکوومەتی هەرێم هێتی لەگەڵ حکوومەتی بەغدا دەبێبین لە بەغدا، کێشە نەتەوەیەکانمان، کێشەکانمان تایبەت بە مادەی 140، کێشەکانمان تایبەت بە مەلەفی نەوت و گاز و پێشمەرگە و مەسەلە چارە نووسازەکان دەبێت هەمووی لە بەغداوە چارەسەر بکەین. یعنی ئەمە تێڕوانینی یەکێتیە، بۆیە ئێمە لەو بابەوە زیاتر گرنگی بەهاتنمان بۆ بەغدا ئەدەین و زیاتریش بوون و تەواجودمان لە بەغدا دەبێت و ئیدامە بە هەموو پەیوەندیەکانمان دەدەین کە لە ڕابردوو لە سەردەمی جنابی مام جەلال بۆمان دروست کراوە و ئەوەی کە لەم ماوانە دروست کراوە بۆی بەردەوام بین لە پێناوی و ببێتە مایی ئەوەی کە دەستکەوت بۆ میلەتەکەمانی پێ بەدیبێنین ئەم پەیوەندیانی کە یەکێتی کاری بۆکات. هەمیشە کاتێک کە ئەم وەفدە حیزبیانە بە تایبەتی کاتێکە بۆ نمونە وەفدی لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان و دەچنە بەغدا بە دیاریکراوی ئەنی وەفدەکانی یەکێتی هەمیشە پاڵپشتی و داخوازیان لە مافەڕاوەکانی خەڵک کردووەکو جەنابەت پێشتریش ئاماژەت پێدا لە ڕووی لایەنی دەستوری و یاسایەوە کە موچەیە شایستەی داراییە. وەفدەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە بە سەرۆکاتی کاقوبات چوونەتە بەغدا هەمیشە دەستکەوتی باشیان بۆ کورد بەدەستهێناوە، بەڵام ینی خەڵکی کوردستانە و گلەیان کردووە ئەنجامەکان تا ئێستا نەبینراوە. لەم سەردانەی وەفدی باڵای یەکێتی بە سەرۆکایەتی هاوسەرۆک بەڕێز باڤڵ تاڵەبانی ینی گرنتی چیان وەرگرتووە لە بەغدا لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق لەگەڵ بەڕێز مستەفا کازمی کە بۆ نمونە پشتی هەرێمی کوردستان بێت. ینی خۆ چکەمە مەطلبێکی گرنگە کە خەڵک ئێستا داوایە کاڵە دیار نییە و ئەنجامانە دیار نیە بەڕاستی. لە بیرمان نەچێت کێشەکانی هەرێم و بەغدا هین ئەمڕۆکە نییە. کێشەکانمان ئەگەر تەسنیفی بکەین جۆری کێشەکانمان جیاوازن، بەڵام بە تایبەت کێشەی بورجە و موچە لە 2013ەوە سەری هەڵداوە و بەداخەوە دوای ئەوەش شەڕی داعش هاتە مەیدان و ئێهمالیەک هەبوو لەلایەن هەردوولا هەمووی 2 ساڵایان 2 ساڵ و نیوە کەوە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی بەڕێز قوبات تاڵەبانی دروست بووە بە بەردەوامی هاتوۆتە بەغدا بۆ چارەسەری ئەو کێشە. ئەم کێشانە خەڵکی حەقی خۆیەتی بەڕاستی گلەی بکات و داواکاریەکانی خەڵک هەمووی ڕەوایە، بەڵام کێشەکان کێشەیەکی مزمنن، کێشەکان کۆم بوونە، زۆر چووەتە قوڵاویەوە کە چارەسەرکردنەکەی بە شەو بە ڕۆژێک نییە. تەفاهم و ڕێکەوتنمان لەسەر ئەم کێشانە من بەکارێکی ئاسانی نازانم لە هەموو چاوپێکەوتنەکانشم ئاماژم پێداوە، بەڵام ئەتوانم بڵێم هەنگاوی زۆر باش نراوە، زۆر نزیک بووینێتەوە لە چارەسەرکردن، زۆر نزیک بووینێتەوە لەوەی ئەم کێشانە کۆتایی پێدێت. ئەوە شەگەڕێتەوە بە دوای ئەوەی کە ئیرادێکی بەهێز هەبووە لەلایەن ئەو تیمەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە سەرپەرشتی بەڕێز قوبات تاڵەبانی هاتوون و ئیرادێکی بەهێز هەبووە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان شەوە بۆەوەی کە ئەم کێشانە چارەسەرکەن و بەغداش بە حەقیقەت هەیەوێ ئەم کێشانە چارەسەرکەن. ئەوەی کە پێویست بوو لە سەردانیەکەی وەفدی ئێستای یەکێتی بۆ بەغدا تأکیدکردن بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە و تأکید و پشتیوانی لە هەموو بیر و تێڕوانینی ئەو وەفدە کراوە کە لە ماوەکانی ڕابردوو بە سەرپەرشتی بەڕێز قوبات تاڵەبانی هاتوونەتە بەغدا. ئەمە بۆ مهم بوو بۆ هەموو لایەنە سیاسیەکانی عێراق و بۆ حکوومەتیش کە یەکێتی پشتیوانی هەموو
دانیشتن و کۆبوونەوەکانی ئەو بەڕێزانە ئەکا کە لە ماوەکانی ڕابردوو کردویانە بۆ ئەوەی زیاتر و زووتر بگەنە چارەسەری کێشەکان. پێم وایە نزیک بوونەتەوە لەوەی کەوا ئەم کێشە مزمنە یان ئەم نەخۆشیە کۆن و مزمنە ئەتر چارەسەر بکرێت و هەردوو لاش ئیرە ئەو نیەتیان هەیە ئەمێنێتەوە سەر هەندێک ئوموری فەنی کە ئێمە لە قانونی موازنەش ئاماژەی پێکراوە کە تەشریع کرا لە قانونی بودجەی 2021 کە ئەو هەندێک ئومورە فەنیە پێویستی بەوەیە کە زیاتر هەردوو لا خۆیانی بۆ ئامادە بکەن کە پەیوەندی بە داهاتەکە و بە تەسلیمکردنی نەوتەکە یان بە فرۆشتنی باڵین پارەی فرۆشتنی نەوتەکە ئەمانە هەندێک ئوموری فەنین زیاتر دەبێت تێیدا تعمقی تێدا بکرێت و خۆیانی بۆ ئامادە بکەن هەردوو لە بەڵام ئەو نیەتە حەقیقی هەیە بۆ چارەسەرەکی بۆ هیواین کاگڕبارانی منە لەسەر ئەو بۆ نمونە و گلەی کە بۆ نمونە زۆرێک لە هەم لایەنە بیانیەکان و هەم لایەنەکانی عێراقیش کردویانە لەوەی کە یەکێتی پێویستە بوون و قورسایەکی زیاتری هەبێت لە بەغدا چکە مازانین لە ماوەکانی ڕابردوو کاتێک کە سەرۆک مامجەلال لە بەغدا بوو یعنی یەکێتی بە هەموو قورسایەتیەکی سیاسی و دیپلۆماسیەتی خۆی لە بەغدا تەواجودی هەبوو. ئێستا ینی یەکێتی بیری لەوە کردوێتەوە کە لە داهاتوودا ینی بەهێزتر بە قووەتر بەوەی کە هەیە لەوەی ئێستا تەواجدێکی دائیمی هەبێت نەک کاتی لە بەغدایە. هەردوو هاوسەرۆکی یەکێتی ئەوە نیەتی حەقیقیانە سەرکردایەتی نوێی یەکێتی ئەوە نیەتی حەقیقیەتی کە تەواجدمان لە بەغدا بە بەردەوامی گرنگە و ئەبێت زوو زوو ئێمە بینە بەغدا ولا لە دۆستەکانماندا نەبڕین لە ئەوانی کە شەریکمان بوونە لە عملی سیاسی لێیان دوور نەکەوینەوە ئیدامە بە پەیوەندیەکانمان بنین لێ کاتی کێشەکانە ببینە بەشێک لە چارەسەرکردنی کێشەکان چونکو ئەمانە بە نەتیجە بۆ بەرژەوەندی میلەتەکەمانیشە بێت بۆیە ئەمە ڕەئی وەنیەتی حەقیقی قیادەی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە بەردەوامی لە بەغدا بین و بەردەوام تەواصلمان هەبێت لەگەڵ هەموو ئەو لایەنانەی کەوا لە نێو عەمەلی سیاسی عێراقی. کاگڕێبا زۆر جار خەڵکی کوردستان و زۆرێک لە لایەنەکان گلەیەوە ئەکەن کە پێویستە وەکو جەنابیشت پێشتر ئاماژەت پێدا ئەین لایەنە سیاسەکانی هەرێم بە کۆدەنگی بچنە بەغدا و هەندێک لە چاودێرانی سیاسی ینی ئەم سەردانە جیاوازانی لایەنە سیاسەکانی هەرێم یەکێتی پارتی هەندێک لایەنی دیکە بۆ بەغدا ینی ئەمانە تۆزێ بە مەترسی لێگەدەنەوە دەڵێن پێویستە ینی کۆدەنگ بین و ئێمە یەک وەفد بین و یەک باڵ بین کە بچینە بەغدا بەڵام ینی تا چەند ئاساییە لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان وەکو لایەنێکی یەکێتی کە ینی خەبات و ڕابردوو مێژووی هەیە هەم لە ساحی عێراقی و هەم لە هەرێمی کوردستان کە پەیوەندی خۆی گرێ بدات لەگەڵ سەرجەم لایەنەکانی عێراق بە بێجیاوازی لە نێوان شیعە و سونە. هەموو حزبێکی کوردستانی مافی خۆیەتی پەیوەندی لەگەڵ هەموو ئەحزابەکانی تری عێراق دروست بکات و سەردانیەکانشی ئەنجام بدات لە پێناو بەرژەوەندی گشتی لە پێناو خۆشگوزەرانی هاوڵاتیانی کوردستان بە تایبەت و هەموو ئەو پەیوەندیە حزبیانە کە دەرئەنجامەکەی بۆ میلەتە بێت هیچ عیب و عیوبێکی تێدا نییە و هەموو هۆکوشم هەموو حزبێکیش مافی خۆی هەیە. ئێمە وەکو ئاماژەمان پێی کرد لەم سەردانیەمان باسمان لە کێشە گشتەکان کردووە باسمان لەو خاڵانە کردووە کە بۆتە هۆکاری ئەوەی کێشەکان قوڵتر بکاتەوە لە نێوان هەرێم و بەغدا و باسمان لە چارەسەرکردنی ئەم کێشانە کردووە. یەکێتی پێویستی بەوە نییە میان هەر حزبێکی کوردستانی بێت بەرژەوەندی تایبەتی بۆ خۆی دروستکە ئێمە ئیشمان بە بەرژەوەندی تایبەت نییە و هیچ حزبێکیش لەگەڵ حزبێکی تری عێراقی لە کوردستانی نەوتەسەوڕنی بەرژەوەندی تایبەت بەڵام زەرورە هەموو حزبێکی کوردستانی ئەم جۆرە سەردانیانە ئەنجام بدات لەسەر مستەوای قیادی حزبێکی خۆی و ئەوە مافی خۆشێتی بەڵام بۆ بەرژەوەندی گشتی بۆ تێک ڕایگەلی کوردستان بێت بۆ لە پێناو خۆشگوزەرانی خەڵکی کوردستان بێت لە پێناو چارەسەرکردنی کێشە و خلافاتی نێوان هەرێم و بەغدا بێت بۆیە ئێمە ئەم دانیشتانە ڕوونە ناشاردرێتەوە ئەم جۆرە دانیشتانی کەوا ئێستا کە ئەم حزب ئێمە دروستیمان کردویان حزبێکی تر ئیکات چونکو قسەکان هەمووی دۆکۆمنتەکرێت و باسەکان هەمووی لە نێو لایەنەکان تریش باسەکرێت ئەمڕۆ کە دنیای کراوەیە یەکێتی نەهاتووە لێرانە باس لە بابەتێ بکات کە نێهێنی و تایبەت بێ بە یەکێتی نیشتیمانیەوە هاتووە باس لە کێشەکانەکات هاتووە باس لە کێشەوەی ناوچە کێشە لەسەرەکان کردووە لەو دۆخی کە ئێستا تێدایە
و ئێمە سوپاسی هەموو حزبێکی کوردستانی شەکەین بێتە بەغدا دیسانە و تاکید لەم بابەتانە بکە کە ئێمە باسمان کردووە و ئەو مافی هەموو حزبێکی کوردستانی وەک کار و واجبی هەموو حزبێکی کوردستانیشە بێن قسە لەسەر کەرکوب بکەن لە سەرخانە قیم بکەن و لەسەر شنگال و ناوچە مادی 140 بکەن بۆ ئەمە زیاتر کارەکانی ئێمەش بەهێز دەکات تاکید بوونی هەر حزبێکی کوردستانی لەسەر داواکاری ڕەواکانی کە ئێمە ئەیکەین ئەوە پشتیوانیە بۆ یەکێتی و هەروەها گەر یەکێتیش تاکیدی لە بابەتێکی نەتەوەیی چارە نووساز کردو ئەو پشتیوانیە بۆ ئەو حزبەی دیکە بە نەتیجە و گرنگ ئەوەیە وەکو ئاماژەم پێی کرد داواکاریەکان چین بابەتەکانی کە لەو دانیشتانە دانیشین باسێکین چین و تێڕوانینی حەقیقی خۆمان پیشان بدەین کە لە چوارچێوەی بەرژەوەندی گشتی هەموو هاوڵاتیانی کوردستان نابێت. وڵا لەسەر مەسلەی کێشەی ناوچە کێشە لە سەرەکان و مادی 140 ینی ئێستا هەندێک لێژنەی هەمانگی یاخود ژووری هەمانگی پێکێنراوە لە ناوچەکان لە خانەقین لە کەرکووک لە مەخموو لە دەشتی نینەوە ینی قۆناغی دوای ئەوەکو باز دەکرێت پێکێنانی هێزێکی هاوبەشە یاخود گەڕانەوەی پێشمەرگەیە یەکێتی وەفدی باڵای یەشێتی بە سەرۆکایەتی هاوسەرۆک باوەڵتاالبانی لەم سەردانەدا جەناب دامەژت پێدا کە قسە کراوە لەو بارەوە قسە کرا لەباری گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچانە کاگڕێوار جەنابی کاک بافڵ پشتیوانی تەواوی یەکێتی پێشاندا بۆ ئەو ژووری مشتەرەکانی کەوا دروست بووە و ئەوە قەرار و ڕەئی هەموو سەرکردایەتی یەکێتیە کە ئێمە پشتیوانی لە دروستکردنی ژووری هاوبەشی ئۆپراسیۆنەکانەکەین کە لە کەرکووکە یان لە هەر شوێنێکی تری ناوچەکانی مادی 140 ئەوە ڕەئی یەکێتیە و پێشمان وایە ئەمە هەنگاوی یەکەمە بۆ ئەوەی تۆزێک بەرقەراری ئەمنی لەو منطقەیە دروستکەین و یەکێتی لە خەمی هاوڵاتیانی ئەو منطقەیە لە ڕووی مەلەفە ئەمنیەکەوە و خۆشی بە مەسئول ئەزانێ بۆ لە پێناو پاراستنی هاوڵاتیانی ئەو منطقانە ئەمە هەنگاوێکی باشە و ئێمە لە دانیشتەکانشمان ڕەئی یەکێتی لەسەر ئەو بابەتەش وتراوە کە یەکێتی پشتیوانی ئەو هەنگاوە ئەکات و پێشی وایە دەبێت زیاتر بەرەو پێشتر بچێت بۆی هەنگاوەکانی تری ئەو ڕێکەوتنەش جێبەجێ بکرێت کە جەناب دامەژت پێی کرد. بەڵێ زۆر باشە لەسەر هەنگاوی داهاتووی یاخود چاوپێکەوتنەکانی داهاتووی ئەم وەفدە باڵایە کە لە بەغدایە ینی ئەجنداکەی هێشتا چاوپێکەوتن و دیداری کەماوە یاخود چیکە هەیە؟ ئەکید ئێمە ئێستا هەر ئەم ئێوارێش چاوپێکەوتنی تر هەبوو و وەکو ئاماژەم پێی کرد پێشی مەغریب لەگەڵ بەڕێز باڵێزی ئەمریکی کۆبنەوە کراوە نیوەڕۆکەی لەگەڵ بەڕێز باڵێزی ئێران کۆبنەوە ئەنجام درا و سبەینێکەش مەجموعەیەکی تر لە کۆبوونەوە و چاوپێکەوتن هەیە کە ئەویش لە ئەجندایی هاتنی ئەو وەفدەیە بەردەوامە بین لە کۆبنەوەکانمان نامانەوێت هیچ لایەنێک یان ئەوەی کە پێویستە کە یەکێتی بیبینێت لێرانە ئێمە فەرامۆشیکەین دەمانێت چاوپێکەوتنەکان بە تێر و تەسەلی بکەین لە پێناوەکوتم پەیامی ڕاستەقینەی یەکێتی بگەێنینە هەموو لایەنەکان بۆ خۆشمان ئامادە بکەین بۆ ئەوەی کە لە داهاتوویەکی نزیکایە انتخاباتی پێشوەخت دەکرێت لە عێراق کە یەکێتی ئەوێت بەشدار بێت و یەکێتی ئەوێت هەموو حزبە کوردستانیەکان بە یەکگرتووی بە یەکریزی بچینە بەغدا و بە گرنگشی ئەزانێت کە بە یەکگرتووی یەکریزی بچین کە لە هەموو دانیشتەکانش ئەم پەیامە گەێنراوەتە هەموو لایەنەکان جارێکی تر تاکی دەکەمەوە یەکێتی لە ئێستادا تەنها ئەوێت تەحالف و ڕێکەوتن لەگەڵ کورد بکات واتە کورد لەگەڵ کورد بیکا بیر لە هیچ تەحالفێک ناکەینەوە و ئەمە هەمووی پێشوەختە کە ئێستا قسەی لەسەر بکەین لە دوای هەڵبژاردن کە تەواو بوو ئەو پرۆسەیە هەر یەکێک لەم لایەنە سیاسی عێراقیانە لەگەڵ ویست و ئارەزوەکانی میلەتەکەمانن کە یەکێتی و حزبە کوردستانەکان تریش خەباتی بۆکەین ئەوە ئێمە ئامادەین ئەو کات تەحالف بکەین لە پێناو ئەوەی کە حکومەتەکە دروستکەین ئێستادا ئێمە تیشکمان تەنها لەگەڵ ئەوەیە تیشک لەسەر ئەوواکەین کە کورد لەگەڵ کورد پێکەوە بین یەک بین یەک ڕیز بین و بتوانین هەڵبژاردنێکی ئارام و دوور لە هەموو شوبهاتێکی دەستێوەردان ئەنجام بدرێ لە کوردستان و لە ناوچە کێشە لە سەرەکانی کوردستانیش بۆ ئەوەی وەکو ئاماژەم پێی کرد ببێتە هەوێنی ئەوەی کە کورد هەمومان بەیەکگرتووی بڕێ
دوای ئەم سەردانانە هیچ نەخشە ڕێگەیەک یاخود هیچ بەرنامە ڕێژیەک نییە کە ڕەدی زیارە بکرێتەوە لەلایەن ئەو لایەنە سیاسێ باڵا شیعانە سونانی کە یەکێتی سەردانی کردوون یا چاوی پێکەوتون کاوانیش بێنەوە هەرێمی کوردستان زۆریان ئەوانەی بەڵێ زۆری ئەوانەی کە ئێمە بینیمان وتیانە ئێمە ئەو نیەتەمان هەیە لە دوای ئەم هاتنە بین سەردانی تام بکەین لە سلێمانی و لە هەمان کاتشە هەبووتیانەوە خۆیان پێشوەخت ویستیانە خەبەر بدەن کە بین سەردانی یەکێتی بکەن لە سلێمانی دەرگای یەکێتی کراوەیە بۆ هەموو ئەو لایەنە سیاسی عێراقیانی کە بێنە کوردستان کە چۆن لە ڕابردوو یەکێتی هەمیشە ئەو دەرگایی کراوە بووە هەم بۆ خۆیان و هەم بۆ هەموو ئەو خەڵکی کە ئاوارەش بوون لەو منتیقانە هاتوونەتە کوردستان و هاتوونەتە سلێمانی و ناوچەکانی تری کوردستان یەکێتی هەمیشە دەست پێشخەر بووە بۆەوەی کە کار ئاسانییان بۆ ئەنجام بدات و ئێستا کەش هەری لایەنێک بێتە سلێمانی یەکێتی وە قیادەی نوێ یەکێتی پێشوازێکی گەرمی لێ ئەەکەین بۆ هەر هاتنێکیان بۆ کوردستان. منەزانم کاتت زۆر نییە کاگڕێوار بۆیە نامەوێت چکە پرسیاری کە زۆر ما بەڵام نامێت زۆر لە کاتە بگرم ئەمەوێ دواسەرنج و دواپەیامی خۆت بگەێنیت و ئەوەی کە ئێمە جۆمان لێ نەبوو یاخود لە پشتی پەردە هەیە کە گرنگە بە ئێمە بە بینەرانی بگەینی سوپاس دەکەم. هەموو لایەنە سیاسی عێراقیەکان تەئکیدیان لە بوونی یەکێتی کردەوە لە بەغدا و تەئکیدیان کرد لە ئەهەمیەتی بوونی یەکێتی لە بەغدا و سوپاسی یەکێتیان کردووە لە هەموو مووقفەکان کە یەکێتی هەمیشە ئامادە بوو بۆی دەست پێشخەر بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان و یەکێتی دەست پێشخەر بێت بۆ ئەوەی کە کێشە و خلافەتەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەر کرات بەڕوون و ئاشکرا ئەمیان پێوتین و تەئکیدیان لەسەر ئەوە کردوێتەوە کە یەکێتی زەرورەتێکی چۆن ئەڵێت حەقیقیە بۆ ئەوەی عێراقی نوێیان ئیدامە بکەین بۆ عێراقی نوێی کە لە دوای 2023 دروست بووە بوونی یەکێتیان بە گرنگزانی و داواشیان لێ کردوین کە زیاتر تەواجودمان لە بەغدا هەبێت و زیاتر یەکێتی وەکو قیادە و وەکو حزب بوونی لە بەغدا هەبێت ئەمە دڵخۆشکەرە بۆ ئێمە کە هەموو لایەنەکان ئەمەیان داوایان لە یەکێتی کردووە و تەئکیدیان لەسەر بوونی یەکێتی و لەسەر بەهێز و قوتی یەکێتی کردووە لە عملی سیاسی عێراقی و تەنانەت سەرۆک وەزیرانیش هەر تەئکیدی لەسەر ئەو خاڵە کردەوە و جگە لە لایەنەکانی تر بۆیە دەمەوێت ئەوە بڵێم کە یەکێتی لە ئێستادا حزبێکی بەهێزە لە ساحەکە و لە نێو عملیەکی سیاسیەکەی عێراق چۆن ئەڵێت مووقعێکی باشی هەیە لە نێو هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە عێراقین و بەشدارن لە حکومڕانی عێراق. زۆر سپاس بۆ برای عزیزم کاگڕێوار تا ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە لە شاری بەغدا لە بەرنامی پانۆراما لەگەڵمان بوو. سپاس کاگڕێوار. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.